ڕۆژێک بەجێیان بێرم کارەسات ڕوو دەدا وەڵاهی بارودۆخمان هەتا برەی خراپە بەڕاستی لە هیچ ڕێکەوە بەناشکری خوای لەبێ باش نین هەنی لە ڕووی پارەوە زۆر قەرزارین لە ڕووی ئەشیاوە ئەشیامان نییە ئەو داک و خوشکم بەڕاستی نەفێنە کەرەوێکیان لەکنە نە سەلازیان لەکنە نە ئەشیاکمان لەکنە هیچ لە هەموو ڕێکەوە خراپین بەڕاستی خوشکەکە چیانە؟ وەڵاهی نەخۆشن نەخۆشی دەرونیانە ئەوە بۆ خۆتان تەماشایکەن بە چاوی خۆتان بیدینن ینی زوو لەگەر لێک تۆڕە دەبن لەگەر یەک بە شەڕ دێن بزاگە شوێنێکە بێ لە شوێنێک عیلاجێکیان بۆ بکەن بەڕاستی ئەوە لە هەموو شتێکی باشترە بۆ من ئەرێ وەڵاهی زە لە شەڵتەرێک بێ لە خەستەخانەیەک بێ لە شوێنێک بێ ئەوە زۆر باش دەبێت بۆ من لە کات بۆ خۆم دەچم ئیشێک دەکەم یان دەتوانم بچمە دەرێ زیاتر ژیانی خۆم بکەم بەڕاستی بەس بەخوای هەتا من ئەوانە ئەو هابن هەمن هەر دەتوانم ئیشێک دو-سێ سەعاتی بکەم یانی ناتوانم ڕۆژێک بەردەوام بم لە ئیشێک ناتوانین بەجیان لە ماڵێ؟ ناوەڵا بەدڵنیاییەوە ڕۆژێک بەجێیان بێرم کارەسات ڕوو دەدا کارەساتیش ڕووی دا ینی چەند جار بۆ هاتچۆتمە ئیشێ بابرین پێشتر و عاربانم هەبوو لە سەجادەی دەچوومەوێ کاتێک ئەو جیرانانە یان کەسێک بەوێدا دەهات گوێی لە دەنگە دەنجیان دەبوو دەهاتمەوە داکەم لەوێ کەوتە بوو خوشکەکەم لێیدا بوو یان خوشکەکەم تووڕە بوو ئەو لێیدا بوو هەناوێ ئیشەکەشت پێ ناکرێت ئەرێ وڵات چەند جار بەخوای دوو جاران ئەوانەی خوا خێریان بن و سێمەیان بردە خەستەخانەی ئێستا ماون لە ژیاندا ماون دوو جار سێ جاران داکەم لە هۆش خۆی چوە خوشکم لێیداوە و ئەمنەوە ها برین بەجێم هێشتۆتن بردوتمان لە خەستەخانەی ئاگای لە بارودۆخیەوە هەیە هاوکاریتان دەکات وەڵاهی قڵقلە خێرخواز و شت هاوکاریمان دەکەن بەس وەکو ئەوەی بابرین بە بەردەوامی کەسێک ئاگای لەمە بێن نییە بەڕاستی بۆ تۆ بەردەوام سەرپەرشتی دوو ئافرەت کە بارودۆخی دەرونیان تاوانیە بکەیت زۆریش قورسە بەرێ وەڵا ئینگۆ بێنە بەر چاوی خۆتانت و بەردەوام لە مارە نەتوانی بسی ئیشێک بکەی مەعاشەکە نەبێ داهاتێک نەبێ هیچ شتێک نەبێ قەرزاریش بی زوو قەرزار بێ خەڵک بێ بریکاکە قەردەکەمدەوە ئەشیاک نەبێ لە ماڕێ ینی پێداویستێک نەبێ هیچ نەبێت دەبێت ژیانێک بێ لەگەت چەند برادرەی هاتین تماشای وەزعەکەمان کرد بچین زانیان نوقسانەتیان پێویستە لێیان بکەین کاتێکی کە هاتین نە تەباغەکە بوو لەو ماڵەی نە سەلاجەکی هەبوو فێنە کەرەوەکی لێ بوو نە هیچ شتێک تێدا بوو نە غاز هیچ چیز لە ئاردەکی ڕەقڕوو نە دۆشەگەک نە بەتانیەک نە هیچ شتێک تێدا نێنە ئەو ماڵی تەماشای وەزعی ئەو ماڵم کرد تماشام کرد ئەو داک و خوشکە داکەچی نەخۆشی نەفسی هەیە خوشکەشی ئۆتیزمی هەیە تاو داوم بووە بەوەی گرتێکە ماڵێ دەسووتێنیشتی ئاگرتێ بەردەداتن ئیدی کاک بەشدار هاوای هانای لەمە کرد گوتی هیوادارم هاوکاری بکەن ئەمەش لەگە برادران و لەگە چەند خێرم هەندە شاریکویە قسەما کرد هەندە کۆمەکمان لۆ خەر کردەوە مەبلەغە چپارە هەر کەسە بە ژێری توانای خۆی ئەو ڕۆکە ناتانی زەخ لە کەسکەی بە ژێریەوەی کە ئەو قەیرانە لە گۆڕێ مەعاژ نییە و ئیش و کار و کەساوت بە عام هەمووی زەعیفکار هەر کەس لە ڕاست خۆی وەشتەشی پارەدانا ئەجا هەر چەندێک بیتن ئەمە ژوامان پێ باش بوو کە بیدەین بە خواردن لۆیان ڕۆژانە لە کەبابخانەی ڕانیا دوو خواردنمان لە بۆ دابین کردبوونی ئینیۆڕانی و ئێوارێ خواخێری خاوەنی کەباب ڕانێژ بنووسی ئەویش هاوکاری کردین بە هەمان شێوە ڕۆژانە جەمە خواردنی ئەو عائیلەمان دابین کرد داوا دەکەین لە مایکی کەناڵەکەی جەنابتانەوە 964 هیوادارین بەڕێوەبەری 964ش بێتە خەت لە بۆ ئەو مۆزوعی ئەگەر شەڵتەرەکە بی شوێنەکە بیتن لە هەولێرە لە سلەیمانی لە هەر لایەکی بیتن ئەو داک و کچەی بەخۆ بگری خزمەت بکرێن و نانەچیان بدرێتێ و ئاگاداری سحەتیان بکەن حکومەتی هەرێم شوێنێک بیتن ئەوە خێرەکی گەلە گەورەیە لە بۆ خوای گەورەیە دەیکاتن ئینسان ئەگەر بیکاتن بەڵکو ئەو کڕۆژ لە نەهامەتی نەجاتی دەبیتن ئەو کڕۆژ کابراایە کە گەنجەکە تااقەتی وی تێدایە کە سابەتێ بکاتن تااقەتی وی تێدا دوو دیناری لۆ خۆی پێیا بکە ئەگەر ئەو داک و خوشکەی کەلەکن نەبیتن ئەوی مەشاکلی نامنی و کوڕە دەست بە ئیشێ دەکاتن داوا لە خێرخوازانیش دەکەین هاوکاریان بکەن بە هەر نەوعەکی بیتن.